گرنگی پێدانە زۆرەی بە بەها کۆمەڵایەتیەکان هەروەها بوارەکانی کەلتور و ئەدەب و هونەر کتێبخانەی حەیدەری لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە دەستگای میدیایی کورتسات. گەڕانەوە بۆ ڕوانزوو هەولێر و سلێمانی و بەغدا و مەهاباد شۆڕەسوارانی وشەی ئازادی قوربانی لە مەراسیمێکدا کتێبخانەی حەیدەری خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە دەستگای میدیایی کورتسات لە بەرامبەر ئەو گرنگی پێدان و کارکردنەی لە بوارەکانی کەلتور و پاراستنی بەها کۆمەڵایەتیەکان و ئەدەب و هونەری کوردیدا. هەر لە مەراسیمەکە خاوەنی کتێبخانەی حەیدەری ئاماژەی بە مێژووی پڕسەروەری کورتسات کرد کە لە هەموو چالاکیەکانی کتێبخانەکەیان ڕووماڵی مەراسیمە ئەدەبیەکان دەکات. سبەی هەیە چەپکە گوڵی پەیامەکەمان لەو تارەکەش باسمان کرد پەیامێکە بۆ ڕێزلێنان لەو خەبات و ماندووبوونەی 128 ساڵە ڕۆژنامە نووسانی کوردستان ڕۆژنامەوانانی کوردستان دەیکەن. ئەکی لە ڕێگای دەستگاکانەوە ئێمە ڕێزلێنان و سوپاسگوزاری پێشکەش دەکەین، بەڵام لە پێش هەمووشیانەوە دەمانەوێت سوپاسی یەکەیەکی ئەو کەسانە بکەین کە 128 ساڵە مێژوێکی پرشنگداریان بۆ ئێمە دروست کردووە، جەنابەت کاگەمیر هەر برادەرێکی تر کە مێژووە کە شانازی پێوە دەکەین و دەبێ بەردەوام بێ. بۆیە ئێمە لێرەش بە تایبەتی سوپاسان دەکەین، ڕێزمان هەیە، سوپاسگوزاری کتێبخانەکەمان ماڵی نازانی حەیدەری بۆ ئەوەی بەڕێز.